دائما کۆمەڵکاری برانی بەڕێزم ئەرکێکی زۆر قورسە شودرێژێکی زۆری ئەوێ ڕوحێکی باوکانەیە ئەوێ چکە ئەگەر هەر کەسێک ئێمە شتێکمان لێ دۆزی وتمان با بە کەڵکمان نایە با بڕۆت خوا و ڕیشی لێمە دەنەوە یەکێکی کە خۆی هاتۆتە پێشەوە کوڕە کاکە بە خواوەندە فزولیە دێتە پێشەوە خوای زانەمە لەوانەیە مخابەراتێک ناردبێتی یەکێکی کاتۆتە پێشەوە کاکە من ئامادەمەوە $1000 دەم بۆ چاپی کتێبەکان ئەڵێ کاکە چێڵەوە مخابەرات نەیناردوو کاکە چێڵەوە پارتی نەیناردوو بەخوا خزمێکیانەیە یەکێتیە لەوانەیەرەوە کاکە بیانوت و بڕە بندەستیان بم بەهانانەوە هاوە هیچ یەکێتیەک نییە $1000 بدا بە ئێمە بڵێ ئادەی بڕۆ ناویانەوە کتێبێکیش چاپ بکە کتێبەکە چاپەکەین ئەمە 30-40 کتێبی تری پێڵێنەوە وا بە کامێ و جاسووسە هیچ KGB ئەوەندە خەتێرە عقلی شۆراوەتەوە ئێمە 45 کتێبی پێڵێن لە مەدای 4-5 ساڵە هەردێ جاسووسیمان لەسەرەکە جا جاسووسێک دوای 45 کتێب بڕوە دوای 2-3 ساڵ ژیان پێکەوە لەگەڵمانە هەر جاسووسێتەکە بکە و بڕوە ئەی خۆ نەچۆتە مەرکەزی قەرار خۆ نەڕۆشتۆ پلانمان بۆ دانێ ئەوە حتا گەر هاتوو بە جاسووسیش ناردبێتیان ئێمە خۆمان بۆچی مەحرومکەین لە کۆمەڵێک لەمانە بەڵام عەزیزانی من بەڕاستی برای وا هەیە لە سێبەری خۆی سڵەکات وای چەند ئیزعاجم چەند پێم ناخۆشە کە مسلمان هەیە بەم نەوعەیە خۆی لە سێبەر دانیشتووە سێبەری دروست ناکە هەر سێبەر کە لە سێبەر دانیشتی سێبەری نییە کەچی لە سێبەرەکەی خۆی سڵەکات ئەوەندە ئەترسێ لە تەلەفۆنان ناوێرە هیچ قسێ بکە ناوێرە ناوی کتێبێ بێنێ ناوێرەیتر بڵێ من چێم هیچ تەلەفۆنی کردووە مەسەل ماڵ مناڵ جواب بدەنەوە پەتەی فزوولێتی تایە هەر حەزەکات گوێ بگرێ ئەو بۆ خۆی جاسووسی کەس نییە بەڵام ئێوە دوو کەسن گوێ لە قسەیەگەگرن حەزەکا بزانێت چی 5 کەس چوون بۆ سەیران 4یانە ناسێ حەزەکا پێنجەمیش بزانێت چێ بوو حەزەکا بزانێت لەم سەر بە سیارەی چێ ڕۆیشتن لەو سەر بە سیارەی چێ هات هیچ نییە ئەمە هیچ معلوماتێک نییە زانیاری چەوەندە گەورە نییە بەڵام هەر فزوولی حەزەکا بزانێت یەکێ 5 کتێبی هەیە حەزەکا بزانێت هەر پێنجی چی یەکێ سەفەرەکە بۆ کوردستان ئەوێ بزانێت بە چ خطووتێک ڕوات تێ ڕوات بەعزێک کەس هەیە هەر ئەم سروشتەی تێ والله برانی بەڕێزم من ئەفرادی وامان هەبووە خوا ئەگەدارە بەبێ مبالەغە تەقەیە لەو شارەیە بکرایە ئەم پیاوەمانە نارەمان و بزانە چی بوو هەر وەکو بروسکە گەیشتە جێگاک ئەوەندەی ئەپرسی بەقەدەر کە ئەبرای خاوەن تەقای زانی چێ بوو چی بوو هەر خۆی تەبعی وا فزوولی بوو دەمهراشیش بوو ئەنجا بالمقابل برای تریشمان هەبوو ئەوەندە فزوولی لەو زیاتر بەڵام کەتوم هیچ شتێکی ناوە ئەمەش بۆ مخابرات باش ئەمە ئەڕۆی سبحان الله بە بێدەنگ هەموو شتەکانی ئەزانی هەموو معلوماتی و گەڕەکەی کۆ کردەوە یەک دوکانەکە بۆ لەوێ ئەیزانی ئەم دوکانە چییە و خەریشی چییە و چێی لێ و دێوچێ ئەڕوا بۆ خۆشی سەیرەکەی سەفەری بەم لاولایە کرد هەموو شتێکی خەڵکی ئەزانی خەڵک هیچ شتێکی ئەویان نەئەزانی تەنانەت ناوە ئەو ناوە ئەسڵی خۆشی کە هەیە ئەمە قسەی بۆ کەس نەکردو بەڵام ئەمە خۆی فزوولیە ئەگەر یەکێ لەم برابە ڕێزانەمان وابوو نابێ محەممەد و ئەبوو بەکر و عمر و عوسمان وان بڵێ کاکە کوڕە مەسەر بە مخابراتە بەخوا مەسەر بە 1000 جێگایە دێو ئەڕوا کاکە کەس نازانێ ئەمە چییە بەڵام ڕاستە ئێمە هەندێک علامەت ئیستیفهاممان هەبێ باشە بەس کاکە ئێمە خۆ انقلاباتی عسکەری ناکەین خۆ ئێمە جێش پێکەوە نانین بانگەوازێکی پێغەمبەرانە تەوحیدێکی صاف بیر و فکرێکی ڕۆشن کتێبەکانیان چاپ کردووە خطابێکی سیاسی شەو ڕۆژباسیەکەینەوە تەزکیەی نەفس و خۆپەروەردەکردن و ڕەفتار و ڕەوشتێکی پەسەند کۆمەڵکاریەکی بەهێز و بەم شێوە عەلەنیەی کە ئێڵێن دروستکردنی دارالئیسلامیەکیش هیواوات و ئامانج و ڕێمان ئەڕووین بە دوای ماوانجێ ئەم شتانەی کە بەم شێوە عەلەنیە ئەکرێ ئەشێ ئێمە ئەو خەڵکەی کە لێی کۆبێتەوە هەمووی بە گومانی باشەوە تەماشا
ناکرێت بۆ خۆی دانیشتۆ لەولاوە بڵێ کاکەیوان ئەوشکال خەڵکتان لێکۆ بێت وەڵا پیاو ناوێرە بێتە پێشۆ لێتە هێچی لێ بکەین برا بەڕێز ئەمە بانگەوازێکی خوایە ئەوشکال دێتە پێشێ ئەم پێغەمبەرە نازاران بانگەوازەی کرد هەبوو منافق بوو جیهادی شێکرد بە نیفاقەوە لەوانەیە چەند شمشێریشی بەرکەوت یەکی کە هاتۆ بۆ مەدینە هیجرەتی کردووەڵای ئەڵەی پێغەمبەری خوا وەڵا من حەزم لە قەیس کردووە هاتووم بەڕاستی هیجرەتەکەم بۆ ئەمەش هیجرەتی مهاجری قەیسە هەر یەکە بە نەوعێکە لەبەرەوە ئێمەش بە هەمان شێوە سەیرەکەین کە لەولاوە گومانمان لە کاک ساڵح هەبوو لەملاو لە کاک عەبدول هەمان بوو عەبدول قبوڵ ناکەین لەبەر حەماقەتێکی کردووە لەبەر کارێکی ناهەمواری کردووە یان بەلامانەوە خەبەرەکەمان وا بیستووە کە کارێکی ناهەمواری کردووە نازانین لەوانەیە و ناهەموارەش لە سەردەمانێکا کردوێتی ئەنەبینین پێشتر هاوکاری کەسی تری نەکردووە لەبەرەو خەڵکەکە ژوای لێ هاتۆڵە کوڕە وەڵا کاکە ئێمەش هاوکاری ناکەین وەڵا ئالەویا 10 میلار بێتەوە بۆ جامێ ئاو نایدەمێ وەڵا داوای حەبێ بکە بۆی ناکرد دەرمانێکی پێویست بۆی ناکرد یا کابرەما بۆندە فڵ جێگایەکە لەبەر تۆ ناتوانانی بڵێ ئەمە بە کەڵکی ئێمە نایە ئەمە بە کەڵی دێ وەڵام لە شوێنی خۆیان بەکاردێت ئەگەر ئێمە کەسانی وامان بوو جەنابەت یەکێکی لەو محەممەد و ئەبوو بەکر و عومەر و عوسمان زولیەکی وا دوو چۆن عیلاجی شتێک کۆبوونەوە بە هاوکارانت دەکەی ئەڵێ کاکەر پێنجماندانیشین بزانین ئەم پیاوە بۆچی قبوڵنی ئەم عەبدولە بۆچی گروپەکەمان قبوڵی ناکە و حەلمان چییە تۆ بە تایبەتی ئەو کەسی کە بەرپرسە محەممەدەکان ئەبێت گوێ لە هەموو ئەوانی تر بگرن و استفسار بکەنەوە بزانن بۆچی طبعا بە دزی عەبدولەوە عەبدول ئاگای لێ نەبێ بۆی دڵی نەشکێ بڵێن کاکە بزانین بۆچی عەبدولمان پێ قبوڵ نییە لەوانەیە هەند مناقەشەی هەندێک سەبەب بکەی لەگەڵ ئەو چوار کەسەیە یەکێکیان قەناعەت کا بە قسەکانی تۆ ئەوە تۆ بی بە دوو کەس کاتە دیفاعەکەیتەوە یان کۆبوونە لەگەڵ هەندێک لەو برایانەیەکی تۆ چوار کەسی ترت لەلایەت دوان لەو برایانە دێنی کە عاقڵترن ئیستیعابی شت زۆرترەکەن ئەزمونیان زۆرترە هەڵی کاکە ئێمە بەڕاستی ناتوانین ئێمە زەرێ بە ڕەوتەکە بگەێنین لەبەر خاتری ئەوەی کە ئەو کابرای فزوولێ یا شتێکی لەو بابەتەی کردووە ئێمەش بەڕاستی لەم شوێنە و لەم مۆقعە و لەم شارەیە و مەش هەرچی هەمانەوەنیمانە کاکە ئەوە عەبدولانن ئەوە عەبدولەوە ساڵحەوە یەکێکی ترە و ئەوە ئاسوەیەوە نەبەزەوە ئەوانی تر هەرێکە واز لێبێنین ئێمەعناوێ ئێمە هیچ شێ ناکەین پێکەوە لەبەرەوە زەروریە مراعاتی خۆمان بەو شێ بکەینەوە لەوانەیە تۆ کە بەرپرسێکی لەم نقطەیە زاڵبی